بە جۆرەی یاسای چاکسازی دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان 3 مانگ جارێک لە راپۆرتێکدا وردەکاریەکانی جێبەجێکردنی یاساکە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکات. بەڵام دوای زیاتر لە ساڵێک و 11 مانگ لە دەرچوونی یاساکە حکوومەت تەنها 2 راپۆرتی ئاراستەی پەرلەمان کردووە کە دەبوایە 7 راپۆرتی ئاراستە بکردایە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش دەڵێت لە ئێستادا بۆ پەرلەمان پێویستە بزانێ یاساکە چۆن جێبەجێ کراوە بەچی ئەنجامێک گەیشتووە. بۆ هەنگاوانەیە کە حکوومەتی هەرێم جێبەجێ دەکاتن بۆ جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی هەندێکیان پێویستی بەکات هەیە، هەندێکیان پێویستی بە دراسەکردنی زیاتر هەیە. بۆیە لە ئێستادا پەرلەمانی کوردستان ئێمە هەم پێویستمان بە راپۆرتی ئەم وەرزە دەبێت و هەم پێویستمان بە ئەنجامەکە دەبێت کە تا ئێستا گەیشتە چ ئەنجامێک حکوومەتی هەرێم پاش ئەوەی کە پرۆژەی چاکسازی جێبەجێ کردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش ئاماژە بەوە دەکات یاساکە لە ئاست و خواستی داوای خەڵک نەبووە، چونکە بەر لە پەسەندکردنی یاساکە باز لە گەڕانەوەی پارەیەکی زۆر دەکرا کە بەهۆی پەسەندکردنی یاساکەوە بگەڕێتەوە بۆ حکوومەت و بتوانرێت بەهۆیەوە موچەی فەرمانبەران چارەسەر بکات. ئەم یاسایە لە سەرەتا ئێمە هەمووەکو پەرلەمان و ئەتوانم بڵێم میدیاکانیش زیاتر وەکو یاسایەکی زۆر گەورە و گۆڕانکاریەکی زۆر گەورە لە ژیانی هاونیشتیمانیان دروستەکە تەماشاکرا، بەڵاوەیە بینیە لە ئەرزی واقع ئەم یاسایە نەیتوانیوە ببێتە جێی خواستی هاونیشتیمانیان و گۆڕانکاریەکی جەزری یان گۆڕانکاریەکی لایەنی کەم جزئی دروست بکە. ئەوەی هەیە تا ئێستا هەندێک بڕگە و بابەت یان با بڵێن هەندێک خەتەواتی تەطبیقی قسە لەسەر خەتەواتی تەطبیقی یەکەم باشە، بەڵام بەداخەوە لە ئاستی ئەوە نییە. ئەگەرچی لە 2 راپۆرتی چاکسازی کە حکوومەت ئاراستەی پەرلەمانی کردووە باز لە 2 موچە و 3 موچە کراوە، بەڵام تا ئێستا ئەو موچانە لە وردبینیکردن تەواو نەبووە و هەمان بڕەپارەش کە 894 ملیار دینارە بۆ موچە دابین دەکرێت. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.